آفرین سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەق پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان چۆنن باشن هیوادارم هەمیشە باش بن ئەزان نەمڕۆ لەکوێین ئەمڕۆ لە کێوی ئاوێرین کە سەر بە پارێزگای سنەیە کێوێکی زۆر خۆشە ئەزان وەکو کێ وایە وەکو گۆیژە و ئەسمڕەکەی خۆمان وایە کێوێکی تاپڵی خۆش و دڵگیر و فێنک و بەرزە لێرە ڕاستە پلەکانی گەرما بە ڕۆژ زۆر بەرزە بەڵام لێرە هەوایەکی زۆر فێنکی هەیە بە شەو پلەکانی گەرما زۆر نزمە بێتەوە بۆیە ژمارەیەکی زۆر خێزان ڕویان کردوتە ئەم کێوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هەروەها وەکۆ بینن ئەها لێرە کۆمەڵێ یاری زۆر باشی لێە کە مناڵان بۆ بەسەربردنی کاتەکانیان لەگەڵ خێزانەکانیانە یەن بۆ ئێرە تاوەکو پشۆکانیان وەرگرن بۆیە ئێمەش ئەم شەو هاتوین بۆ ئەم کێوە و تاوەکو چاوان بە هەنێ مناڵ بکەوێ و کۆمەڵی گفتوگۆیان لەگەڵا بکەین کێوی ئاوێر کێوێکی زۆر خۆشە لەگەڵمان بن. خاسی زۆر سپاس ناوچەس ئێسرا باشە دوو چاکی لێرە هاتیمە سەیری مناڵانەکان دەکەم ئەی کایە ناکەی بەڵێ لە نۆبەت هاوێسیامە زۆر باشە لەگەڵ کیاتی بۆ ئێرە لە تەک خانەوادەکەمە لە تەک خانەوادەکە و باشە ئەم کێوە چی پێڵێن ئاوێر خۆشە ئێرە بەڵێ فرە باشە ئێوە بۆ وازی و بۆ کایە وشتوات بۆ ئێرە وایە بەڵێ زۆر باشە باشە تۆ لە کلاسی چەندی کلاسی هەشتم زۆر زۆر باشە ئافرین زۆر باشە ئەی لە مەدرسە باشی بەڵێ باشە شتێکم پێ بڵێ ئەو لیباسانەی تۆ چی پێڵێ لیباسی کوردی لیباسی کوردی باشە تۆ حەزت لە لیباسی کوردیە بەڵێ فرە ئافرین بۆچی بەخاترەوە لیباسی خۆمانە زۆر زۆر باشە ئافرین هەر بژی دەست خۆش باشە پرسیارێکی لێکە پێویستە پێش ناخواردن چی بکەین دەستمان بشۆرین ئەی کە چوینە سەر سفرە دانیشین تا گەورەترەکان بێن ئەوان شڕۆیان کرد جای ئێمە شڕۆکەین
ئافرین زۆر باشە بۆچی ئینتیزاری گەورەکان بکەین بۆ چاوەڕێوان بکەین بە خاطرەوە احترامیان بەجێبێنی. زۆر باشە کەواتە تۆ نان ناخۆیە تا گەورەکان نێنە سەر سفرە بەڵێ دروستە. ئافرین دەست خۆش هەر بژین باشە یەک شتە پێ بڵێ ئەتوانی شارێکە بۆ بڵێ بەڵێ دەی چەتری تازەم کڕیوە کەس چەتری وای نەدیوە یاخوا بەرفێ ببارێ حەوشەکەماندا شارێ منیش چەترەکەم هەڵکەم لە کۆڵانە هەڕاکەم بەڵام ئەبێ وریا بم منداڵێکی ئازا بم نەکوو پام هەڵخلیسکێ چەترەکەی جملێ بشکێ. ئەفەری زۆر باشە هەر بژی باشە تۆ ئەم شارە خۆشانە لە کێوە فێر بووی لە گەورەترەکانەوە لە معلمەکەمەوە. زۆر باشە ئەی تۆ توانی مناڵە بچکۆلەکانی تریش فێرکەی مناڵانی هاوڕێ و بەڵێ توانم. زۆر باشە ئەوانیش فێرکە بۆ ئەوی ئەوانیش سوود لە تۆ وەرگرن باشە زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم بڕۆ کایەکە بکە دەست خۆش خوا حەفیز. سڵام خۆشی ناوچەس سەنا زۆر زەریف و جوانە ئافرین سەنا تۆ لە کلاسی چەندی؟ یەک ئافرین ئەی تۆ چاکەی لێرە؟ من تکمەوە بابامە هاتم بۆ ئێرە. ئافرین هاتووی بۆ ئەوەی پشوو بەی بۆ ئەوەی کایە بکەی؟ بەڵێ زۆر باشە ئەی بۆچی نابێ بە تەنیا بی بۆ ئەم شوێنانە؟ ئاخە مناڵم. ئەفرین مناڵی دوایی و نەبی دوایی لە دایە و باوە دوایی لە خانەوادەکە و نەبی وایە؟ ئەفرین دەست خۆش باشە پێم بڵێ تۆ شەوان زووە خەوی؟ شەوان سەعات چەندە خەفی؟ شەوان سەعاتدا ئەفرین زۆر باشە ئەبێ مناڵی وەکو تۆ شەوان زوو بخەوێ بۆ ئەوی بەیانی کە هەستا بە چوس و چالاکی هەسێ ئەی پێشەوەی بخەوی ئەبێ چی بکەی؟ ئەوێ مساڵێوە لێ من زەمانەکە تەرکەدا ئەنابێ ئەبێ دانەکانمان بشۆین بۆ ئەوەی میکرۆب نێتە دانەکانمانەوە بۆ ئەوەی نەخۆش نەکەوین باشە؟ ئەفرین ئەی تۆ حەزت لە مەدرسەیە؟ بەڵێ حەزت لە مەدرسەیە؟ حەزت لێ بخوێنی؟ کۆرۆنا سیتر مەدرسە باز ناوێت. دوای کۆرۆنا ئەو کاتە مەدرساکرێتەوە وایە؟ ئافرین ئەو کاتە بۆ خۆ بخوێنە گرنگی بە خوێندنەکە و بە باشە؟ باشە سەنا شعرەزانی شارێکم بۆ بڵێ؟ دەی شارێکم بۆ بڵێ. دەست بەناو دەستایەکیان ڕۆژێکم بۆ خیابە چەپکەم سێنم بۆ چەپکەم سێنم کەوشێ یا سەرپایی بۆ حەوشێ یا شای دیش کلوچە یا هەڵوو یا کەلو یا توربچە هەڵووچە. دایکم وتی هێرۆگە چەتگەرەکە بۆ خیابە چەتگەرەکە بۆ خیابە زووکە بیژەتانە لێگەڵ لێژە تا نەکەفی. ئەفرین هەر بژی باشە تۆ ئەم شعرە خۆشانە لە کوێوە فێر بووی؟ لە مەمانم. ئەفرین تۆش مناڵانی تر فێرکە بۆ ئێوانی شۆک و تۆ سوودی لێ وەرگرن باشە؟ زۆر سپاس سەناگیان خوا حەفیز دەست خۆش خوا حەفیز. سڵام خاسی خۆشبی زۆر سپاس ناوچەس؟ یونا ناوێکی زۆر خۆشە یوناوە تۆ چاکەی لێرە؟ من هاتکەم بوو پارک. بۆ پارک بۆ کایە؟ ئەرێ لە تەکی هاتووی بۆ ئێرە؟ تاک دایک و باوکمەوە. ئەفرین زۆر باشە ئەی بۆچی بەتەنیا نایی بۆ ئێرە؟ بە خاطرەوە ئەترسم گوم بووم. گوم بووی هەر زۆر باشە ئەم هەوڕێ ئازیزەمان مەبەستی ئەوەیە ئەڵێ بۆیە نەهاتوم بۆ ئێرە بەتەنیا ئەترسم ون بم چونکە من مناڵم وایە؟ ئەرێ ئەفرین زۆر باشە ئەی باشە پێم بڵێ ئێرە خۆشە؟ ئەرێ ئەوێر خۆشە؟ ئەرێ بۆچی خۆشە؟ بە خاطرەوە جگەی کە خۆش پارک و شتێ هەست فێنکە ئەرێ زۆر بەرزە وایە هەموو سنە و لێوە دیارە شوێنێکی بەرز و زۆر خۆشە وایە؟ باشە پێم بڵێ تۆ لە مەدرسەی ئەخوێنی؟ ئەرێ لە کلاسی چەندی؟ دوو زۆر باشە باشە پرسیارێکی لێکەم پێش ئەوەی نان بخۆی پێویستە چی بکەی؟ ئەبێت چە بکەی؟ دەستم شۆرم. بۆچی؟ بە خاطرەوە نەخۆش نەکەفم. ئافرین بۆی دەستمان پیسە میکرۆبشتی پێوە نەبێ ئەو جارە نان بخۆی وایە؟ ئەرێ زۆر باشە ئەی باشە لەسەر سفرە بێت چی بکەی؟ ئەشێ دوعاکەم. چیتر؟
دڵ دایک و باوکم نشکنەوە بە قەڵ مەمان و بابانکەم دعاکەم بابا مامان سلامت بوون. زۆر باشە ئافرین تۆ مناڵێکی زۆر باشی ئەوە بەردەوام بە لەو تێگەیشتنانی خۆ ئاواشتی باش بکە لە ژیاتە باشە؟ باش زۆر باشە ئافرین بۆ هیوایان بەردەوام بی لە خوێندن لە پاشە ڕۆژە بی بە کەسێکی زۆر باش. زۆر سپاس بۆ تۆ بڕۆ یاریەکە بکە بڕۆ کایەکی خۆ بکە زۆر سپاس خوا حافیز لەگەڵ چۆنی باشی خاسی ناوچەس ئافرین لە مەدرسەی لە کلاسی چەندی یەک ئافرین هەر بژی دەست خۆش باشە تۆ چاکەی لێرە بازی لەگەڵ کی هاتووی بۆ ئێرە ئافرین کەواتە بێ لەگەڵ گەورەکانە بێ نابێ بە تەنیا بێ باشە شەوان زووە خەوی سەعات چەندە خەوی دا ئافرین ئەبێ شەوان زوو بخەوی بۆ ئەوی بانیا زوو خەبەرە بێتەوە بۆ مەدرسە زوو بڕۆی ئەبێ زوو هەسی لە خەو بۆ ئەوەی لەشێکی تەندروستە بێ باشە ئافرین گۆرانیەکەم بۆڵی بینم عشق و پەنای من ڕەبی مەرگن نەبینم لە پای بشکم شەوانە لایە گۆ کردم بۆ ناکانین باش دەکەن خۆت بە قوربان دەکردم. ئافرین یەک چەپڵە بۆ هەوڕێتە لێر دەست خۆش زۆر سپاس دەست خۆش سڵام خاسی باشی ناوچەس ساهیرە لە مەدرسەی لە کلاسی چەندی سێیەتی بۆ چوار ئافرین ساهیرە چاکەی لێرە هاتمە بۆ بازیکردن بۆ بازی لەگەڵ کێ خانەوادەکە و باشە ئێرە ناوی چییە ئەم کێوە پارک ئاویار ئێرە کوێیە ئاویار خۆشە ئێرە بۆچی چون ئەسبابازیاتیا و هەینەبان کێفە تواو شارەوێ تەواو شارە بینی ئەنجا فێنکیشە وایە ئەرێوەڵا ئافرین تۆ لە کلاسی چەندی سێ زۆر باشە ئافرین باشە پێم بڵێ پێشەوەی بچین بۆ سەر سفرا ئەبێ چە بکەین ئەشێ بسمیلا بێژینەوە بێسین گەورەترەکانمان نانەکە شڕۆحکەن جا ئێمە شڕۆ ئافرین بۆچی ئەبێ چاوەڕێی گەورەکانکەین چۆن ئەوان کارەکەن ئێمەژیشە ئەحترامیان بۆ دانی ئافرین زۆر باشە دەست خۆش هەر بژیت با بچینە لای هاوڕێیترمان سڵام خاسی ناوچەس یۆسرا ئافرین یوسرا تۆ چاکەی لێرە هاتمە بۆ پارک لەگەڵ کێ ئەگە خانەوادەمە خانەوادەکە و ئافرین ئەی بەتەنیاییتە ئێرە نا بۆ چۆن ممکن است بمانزن ئافرین ممکنە گوم بین نابێ بەتەنیا بین لەوانەیە ون بین ئەو کاتە خانەوادەکەمان خەفەتمان بە دیارەوە خۆن وایە ئەرێ ئافرین باشە تۆ لە کلاسی چەندی ئەچم بۆ شەش حەزت لە مەدرسەیە ئەرێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتەر ئافرین بۆچی ئەگەر من نەخۆش بم بێم بۆ لاو چاکمەکەیتەوە ئەرێ زۆر باشە ئافرین یوسرا باشە پرسیارە لە تۆکەم دوای نان خواردن ئەبێت چی بکەین دوای ناخواردن ئەشێ سفرەکە تەک مەمان و بابامانە جەمەکەینەوە ئەی دواتر خۆمان چی بکەین دواتر ئەشێ بڕین مسواک بین ئافرین بۆچی مسواکەین چەند بەخاترەوە دیانەکانمان زەرە نەوێنێ ئافرین زۆر باشە هەر بژیت دەست خۆش یوسراجان با بچین بۆ لای ماوڕێیترمان سڵامەتی بەڵێ چۆنی باش ناوچەس بارانە بارێ باشە باران باری لەم ڕۆژانەیە لێرە بەڵێ خۆش بوو زۆر بەڵێ باشە باران بە چ وەرزێک زۆرە بارێت زستان هاوین بەهار زستان وایە بەڵێ ئافرین تۆ حەزت لە بارانە زۆر باشە لە کلاسی چەندی سێ ئەڕم بۆ چوار ئەڕۆی بۆ چوار حەزت لە مەدرسەیە زۆر بۆچی بۆیە کە ئەڕین لە ئێنە دەرسە خوێنین چتگەلێک بیشتر فێر ئەوین ئافرین زۆر باشە لە تەکیاتوی بۆ ئاویەر تەک خانوادەمە ئافرین نابێ بە تەنیا بی بۆ ئێرە لەبەرەوەی گومەبی وەنیە بەڵێ ئافرین باشە پرسیارێکی لێکەم
تۆ هاوکاری خانەوادەکەوەکی کە کاروباری ناو ماڵەکەی کە نانەخۆن کە سفرەکۆکەنەوە بەڵێ بۆچی؟ بۆیە کە ئەوان لە دەرەوە یا لە ماڵۆ کار ئەکەن خەسن ئێمە شەشەی کۆمەکیان بکەین. ئافرین ئەوە زۆر باشە ئەبێ هاوکاریان بکەین لەبەرەوەی ئەوانیش ماندووە بن وایە؟ بەڵێ دەست خۆش بۆیەوە زۆر سپاس یەک چەپڵی قایم بۆ خۆتان دەی هەر بژین زۆر سپاس خوا حەفیز خۆتان لەگەڵ. سڵام سلام چۆنی؟ خۆشبی وەشی؟ ئەرێ ناوچەس؟ ڕەها ناوێکی زۆر زەریفە زۆر خۆشە. خۆشبی ڕەها چاکەی لێرە؟ هیچی هاتێمە تەک خانەوادەکەمە. بۆچی؟ هاتێمە بۆ خۆشکزاران. خۆشە ئێرە؟ ئەوێر خۆشە؟ بۆچی خۆشە؟ لەبەرەوەی فێنکە لەبەرەوەی زۆر بەرزە هەموو سنەوە لێوە دیارە وایە؟ ئەرەوەڵا ئافرین باشە ڕەها تۆ لە مەدرسە خوێنی؟ ئەرێ لە کلاسی چەندی؟ چوار لە چوار ئافرین زۆر باشە هەر بژین باشە بۆچی نابێت بەبێ خانەوادەکەمان بین بۆ ئەم شوێنانە؟ آخر گومەمین ئافرین دە باشە سەیرێکی دووربینەکە بکە بڵێ مناڵان بەتەنیا نەچنە دەرەوە بەبێ خانەوادەکانتان با گوم نەون مناڵەکان خواهشتان لێکم بدونە خانەوادە نەچنە دەرەوە آخر گومەوەن. ئافرین هەر بژی دەست خۆش ڕەهاجان پرسیارێکە لێەکەم باشە کە هەڵەسی لە خەو چیەکەی؟ جێگەکەم جەمەکەمەوە ئەچم دەموچامە شۆرم سۆ بەخێر خانەوادە مێژم. ئافرین بۆچی جێگاکی خۆت جەمەکەی؟ آخر وەزیفەمە. ئافرین وەزیفەتە ئەی باشە تۆ خانەوادەکەت خۆشەوێ؟ ئەرێوەڵا زۆر باشە ئەبێ هەمومان خانەوادەکانمان خۆش بوێ ئەوێ ڕێزیان لێ بگرین باشە؟ باشە شارێکمە بۆڵەی ڕەها دەی سەیری دووربینەکە بکە و شارێکە بۆ بکە. سنەی نیشتمانم قەزا کەفێ لە گیانم هەتایە سنە نووری دووچاوی منە ماڵهەمی گشتەردانە جێگەی شێرە مەردانە جێگەی باو باپیرم هەرگەز ناچێت لە بیرم ئاوێر لە بانی شارە گشت شاری لێ دیارە بشمە بانی ئاوێر تا سنە کەفێ لە دەر بێژم هەر بژی سنە ئەمە وڵاتی منە بێژم هەر بژی سنە ئەمە وڵاتی منە. ئافرین ڕەها ئەو شارە خۆشە لەکوێوە فێر بوو؟ لە معەلمە عەزیزەکەمەوە کە فرە زەحمەتی بووم کێشاگە. ئافرین زۆر باشە سڵاو و ڕێزبانێ بۆ معەلیمەکەشە یەک چەپڵە بۆ خۆ لێ بە. ئافرین زۆر سپاس ڕەهاجان خوا حەفیز بای بای. سڵام ناوچەس؟ تاها ئافرین تا تۆ چاکەی لێرە؟ هاتم تەک براکەم بۆ تەفرێ. ئافرین ئێرە خۆشە؟ ئەرێ فرە خۆشە؟ زۆر باشە تۆ لە کلاسی چەندی؟ لە سێ ئافرین باشە تۆ ئەوە براکەتە؟ ئەرێ زۆر باشە چۆن هاوکاری خانەوادەکەوەکەی؟ من وەسەڵم شەو لە خۆ هەڵەسین جێگەکە تەک براکەم جەمەکەم. ئافرین زۆر باشە ئەوە هاوکاریان کە بەردەوام باشە؟ ئافرین تۆ چۆنی؟ ناوچەس؟ ئیلسا ناوێتی زۆر زەریفە ئیلسا ئافرین لە کلاسی چەندی ئیلسا؟ یەک زۆر باشە حەزت لە مەدرسەیە؟ زۆر باشە ئەی تۆ چاکەی لێرە؟ هاتکەم بۆ پارک لەگەڵ کێ؟ تەک بابا مامان. ئافرین زۆر باشە باشە ئەی تۆ هاوکاری خانەوادەکەوەکی بەڕۆژ؟ ئەرێ چۆن؟ مەسەڵەن کومەک مەمانەکەم و بازێ خۆی تەنیا ناتان کاتە خۆم کومەکێک. ئافرین هەر بژین ئەی تۆ ناوچەس؟ سوهەیب لە کلاسی چەندی؟ دوو ئافرین زۆر باشە تۆ حەزت لێرە سوهەیب؟ ئێرە خۆشە پارک؟ لە تەکی هاتووی بۆ ئێرە؟ مامان و بابا. ئافرین زۆر باشە کەواتە بەتەنیا نەیتە دەرەوە گومەوی باش؟ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ خۆتان لێبەن چەپڵێک دەی هەر بژین ئافرین زۆر سپاس دەبڕۆن بۆ خۆتان کایەکاتان بکە دەی خوا حەفیز. سڵام خاسی زۆر سپاس ناوچەس؟ ئەدیب چاکەی لێرە؟ هاتینە بۆ ئیسراحەت. بۆ ئیسراحەت لە تەکێ؟ خانەوادەوە. بەڕاستە؟ زۆر باشە باشە ئەدیب ئەبێ مناڵ بە تەنیا بێ بۆ ئێرە بەبێ خانەوادە؟ نەوەڵا بۆ خەتەرناکە
مایۆخواانە قاز زۆر باشە کەواتە نابێ مناڵ بە تەنیا بێت ئەم شوێنانە ڕەنگە گوم بێ ڕەنگە تووشی کێشە بێ وایە ئافرین باشە تۆ لە مەدرسەی ئەخوێنی ئەرەوەڵا لە کلاسی چەندی من نەچم بۆ شەش زۆر باشە ئافرین باشە تۆ ئەوە جلی وەرزشە لەبەر تا حەزی لە وەرزشە ئەرەوەڵا زۆر چ وەرزشە واڵیباڵ فوتباڵ نەوەڵا ئەی خۆشم نایە لە فوتباڵ ئەی حەزی لە چ وەرزشێکە ئەسام واڵی ئافرین زۆر باشە باشە پێم بڵێ تۆ لە کاروباری ماڵەوەیە هاوکاری خێزانەکەتەکەی ئەرەوەڵا بەچی چۆن بۆ کاریگامیان جامیان بووی لەبەرم سەختە ئافرین زۆر باشە ئەی ئێرە خۆشە ئەرەوەڵا باشە تۆ هەرگیز بەتەنیاییتە دەرەوە ئافرین زۆر باشە ئەی ئەزانی شعرێ گۆرانی شتێکم بۆ بڵێ دە گۆرانیەکم بۆ بڵێ ساڵی تازێ ڕۆژە هاتەوە پێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و باتەوە چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێبەست بوو تاکو پار وایە درێک چەپڵی قایم بۆ من لێبە ئافرین ئەدیبجان دەست خۆش زۆر سپاس دەبڕۆ کایەکی خۆ بکە بڕۆ بۆ لای خانەوادەکەەوە خوا حافیز خوان لەگەڵ سڵام ناوچەس ڤیان ئافرین ڤیان تۆ چاکەی لێرە من لێرە هاتگما خۆش بگوزێنم لەگەڵ کێ لەتە کێ دەکمەمانە و بابامە ئافرین زۆر باشە کەواتە هەر لەگەڵ خێزانەکەتە لەگەڵ خانەوادەکەتا وەرە بۆ شوێنانە باشە ئافرین تۆ لە مەدرسە خوێنی بەڵێ کلاسی چەندی توان مەچم بۆ 5 ئەفرین چواری ئەچی بۆ 5 زۆر باشە باشە ڤیان بە پرسیارێکی لێ بکەم تۆ حەزت لەم شوێنانەیە ئاوا بێ بۆ پارک بۆ ئەم شوێنانە ئەدێ چەند بار هاتگمە دەکخانەوادەگمە بۆچی ئێرە خۆشە چۆن کە ئێرە خۆشە تەبیعەتی خۆشە ئەچێ ئێمە تەبیعەتمان لازمە ئیتر ئەشێ ئێمەش یەکەمی مراقبەت بکەین لە چەمەنەکانیش ئەشخاڵیش نەخێنەبان چەمەنەکان ئەفرین زۆر باشە ئەبێ پاک و خاوێ ڕایان گرین وایە ئەفرین باشە پرسیارێکی ترە لێ یەکەم تۆ چۆن هاوکاری خانەوادەکەوەکەی کە هەڵەسی لە خەوچەکەی من ئۆتاقەکەم جەمۆ ئەەکەمەوە تەختەخاوەکەم جەمۆ ئەەکەمەوە دەستۆ سوورەتم ئەشۆرم بعد سۆ بەخێرێ ژمم خانەوادەم بعد سێمە پای سوبحانە خواردم ئەفرین زۆر باشە ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی من هەزەکەم بۆمە دکتۆری حیوانات بۆچی بەخاطر ئەوە ئەچێ مراقبەت بکەین لە حیوانات و ئەچێ هەر بیماریکیانس ئەو حیوانەسە لە ئەچێ خاسیان کەینەوە یان پزیشکیان ئەفرین زۆر باشە هەر بژیت بەردەوامی لە خوێندن باشە کە گەورە بووی ببە بە دکتۆرێکی زۆر باش باشە ئەفرین زۆر سپاس بڕۆتە خانەوادەکە و بە خۆت کاتی خۆت بەسەر بەرە باشە وەحافیز دەست خۆش خوان لەگەڵ وەحافیز سڵام خاسی باشی ناوچەس نامەئێدنەس ئەفرین تۆ لێرە چاکەی لێرە هاتین و دەبێت لێ هەزارشتمان خواردی تر لەتە کێ هاتووی بۆ ئێرە لەتەک من پیتەر بزۆر بووم مادەفە ئەفرین تۆ لە مەدرسە خوێنی لە کلاسی چەندی کلاس سێمەچم بوو چوار ئەفرین ئێزای شارێکی خۆشم پێشکەشکەی دەی وەی دانم وەی دایە دانم وەی دانم وەی دایە دانم ئێشە زۆر خراو نازانم بوو وایە لێت دانم ئێشە زۆر خراو نازانم بوو وایە لێت شیرینی و چپسم خواردووە دانم پڕ میکرۆ بووە من میکرۆبم چاوەکەم دانەکان و کنێ ئەەکەم کاتێ ئەخۆی شیرینی لێ دەم تا من ئەبینی ئافرین یەک چەپڵی خایم بۆ خۆت لێبە دەی ئافرین ئەو شعرە خۆشە لێکەوە فێر بووی ئەوە لەنە ژێبەرە لە مەدرسە لە مەدرسە فێر بمیتر
لأن خوندن دي تمشي كفر ئەفەرین زۆر باشی ئەوە بەردەوام شاری خۆش لە بەرکە باشە زۆر سپاس خوا حەفیز وە لەگەڵ نەڵ ئازیزەکان ئەم شەویش لێرە بەرنامەیەکی زۆر تایبەت و پرچێژمان پێشکەش کرد چاومان بە کۆمەڵێ مناڵی ئازیز کەوت کۆمەڵێ زانیاری زۆر سوودبەخشمان لەگەڵ یەکتریا گۆڕیەوە بۆ هیوایم کە بتوانم دەرفەت ببێ و چاوم بە مناڵی زۆر زیاتر بکەوێ هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خوا